بەڕێزانم کاتتان باش لە کەشێکی پاییزە و باراناوی لە سەرچنارین لە بەرەبەیانی ئەمڕۆوە شەپۆلێکی بارانبارینی چڕ دەتوان بڵێم سەرجەم شارەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە بە تایبەتی لە شاری سلێمانی وەک دەگوترێت شەسە باران هەبوو. بەڕاستی ئێستا لە تا ڕادەیەک ئەو کانیاوەکان و سەرچاوی ئاوی سەرچنار بوژاونەتەوە. زۆرم پێخۆشە گوێم لەو خوڕەی ئاوەیە چکە لە ماوەکانی ڕابردووە هاتیم بۆ ئێرە بەڕاستی بەوەی ئەو حاڵەتی وشکە ساڵی و کەمبوونەوەی باران بە تایبەتی کە ئەمساڵ دروست ببوو دەتوان بڵێم سەرچاوی ئاوی سەرچنار نزیک بووبەوە لە وشک بوون. جا لەسەرم بابەتە قسەم لەگەڵ کاک جەوهەر کرد، جەوهەر حەمەلاو، ئەوان بەڕێوبەرایەتی کەشناسی و بوومە لەرزەزانین لە شاری سلێمانی باسییان پرسیاری ئەوم کرد کە چەندێک بارانباریەوە. ئەوان گوتیان تا ئێسای لەسەر بێ 12.2 ملیم بارانباریوە لە ناو سنتەری شاری سلێمانی. پرسیاری ئەوم کرد بە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ڕێژەیە چۆنە. ئەوان گوتیان لە ساڵی ڕابردوو تا ئەم کاتە زیاتر لە 92 ملیم بارانباریوە کە بەڕاستی بە بەراورد بە ساڵی پار ڕێژەکە زۆری فەرقە، بەڵام پێشبینیەکان وا دەردەخەن و بازەوە دەکەن کە ئەم ساڵ تا ڕادەیەک دەتوانین بڵین وشکە ساڵی نامێنێت و ئەم شەپۆلە باران و تەڕوت و شێی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان و بە شاری سلێمانیش بە تایبەتی هەتاوەکو سبەینێ بەردەوام دەبێت، جاجاراوە تۆزێ باران خۆش دەکاتەوە و پاشان شەسە باران دروست دەبێتەوە. ئەمە کۆی گشتی زیاناریەکان بوو لەسەر ئەو شەپۆلە باران و تەڕوت و شێی کە ڕووی لە شارەکانی هەرێمی کوردستان کردو.